لسر پرسه زیادت راد واستین دادم که داکو سر کمار ایران دبیجیتن او شانازه بوده که کل ولات وی آزادی را در برینه و فکر و رامانه هیا للگوری آمار نوچگهان بس نور لجیهان جسر جمع 108 ولاتان ایران در ازبنده 177 ولاتن کو آزادی را در برینه هما بجلتونه دکارن بجن بدهان روزنامه وان لزیندان ایران و هری زیده لزیندان ایوین یا بناف بانگن ددم کی دا کوپرانیا ایرانیان لناف خویا ایرانی لروشالات کردستان روزانه به دیار کانال ایرانی زمان فارس رو دن نخاره لنل ایرانیه لدرو ایرانی پخش خود کنو حتی او مالباتن کو کسو کارن وان دوان کانالان داد خابتن جی لناف خویا ایرانی نکارن کسو کارن خوب بینن سردان وان بکن یانجی اگر بکن به دزیه و حتی نکارن پاره بوانجی دشینن با آزادانه ور بگیرن لسروی مجاره زیدت را دواستین جه خانما جیان جاله روزنامه وان جه المانیا ده پرسین خانما جیان گلک بخیراتی کردستان 24 نتوین یک بوی ببوره نتوین یک بوی امریکا ولاتین اوروپی سالانه براپورین جدا ایران شرمزار دکن در حق سرکوت کردن روزنامه وانان و نهشتن آزادی را در برینه هرچی کانالک لایران هیا لجرد سالات حکومت دایه ددمکی وها دا کو بدهان روزنامه وان گرتینه دکارن بجن بصدام بلکه هزاران راویانه جی ایرانه سرکماریوی ولاتی بحث آزادی را در برینه روزنامه گرید که هون چه وید نرخینه ما قینابینه راستیه وڵاتی ئێران وڵاتێکی دیکتاتۆرەوە مهمترین و گرنگترین فاکتەرەکەی ئەوەیە کە ئازادی ڕادەربڕین پانتایەکەی بەرتەسک و بەرتەسکتر بکاتەوە. ئەگەر بمانەوێت باسی بکەینەوە ورتر سێری بکەین باسی ڕۆژهەڵاتی کوردستان لەگەڵ قەبارەی ئێران دوو باسی زۆر جیاوازە. ئێستا ڕۆژنامەنووسانی ئێرانی ئەگەر بیانەوێت بەحال حاڵ جموجۆڵی خۆیان هەبێت راپۆرتی خۆیان هەبێت تووشی کێشەی زۆرە بن لەبەرەوە لە ئێران هیچ شتێک لە جێگەی خۆی نیەتی هەموو شتێک لە بواری ئابووری لە نەزەر بگرن فەرهەنگی کۆمەڵایەتی سیاسی دۆخەکەی تێک چووە ڕۆژنامەنووس بۆ هەر بابەتێک دەست ببات تووشی کێشە بێت تووشی گرفتی یاساییە بێت تووشی دۆخی ئینتزامی ئەبێت بەڵام لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەو پانتایە ئەوەندە بەرتەسکە کە یەکەم شتێکە ڕوبەڕووی ڕۆژنامەنووسە کوردەکان نەبێتەوە مەترسی گیانیە لە سەریانەوە لە کاتی شۆڕشی ژینا کە 29 پوشبەر دەستی پێوە کرد ئێمە خانمی نازیلا معروفیانمان بوو کە خەڵکی سنە بوو و یەکەم جار بوو کە ڕووماڵی ئەوەی ڕووماڵی خەبەرەکەی کردو خەبەرەکەی بەربڵاو کردەوە هەر بەم بۆنە دوو جار بە ماوەی درێژخایەن دەست بەسەر کراوە ئێستاش کە نزیکە 1 ساڵە بێتەوە ئەو خانمە لە زیندانە کاکە ئەفشینی غوڵامیمان بوو لە کرماشان کە سەرنووسەری گۆڤاری ئەندیشەی ڕەخنە بوو کە هەر لەم بارودۆخە ناچار بوو هەڵبێت ئێران بەجێ بهێڵێت وەسە بە گۆڤارەکەی هەر لە بدایەتی شۆڕشەکە داخرا هەرچەند کە محافزەکارانش دەنووسرا بابەتەکانی ئاغای شادمانمان هەیە کە خەڵکی قەسریشی سەر بە پارێزگای کرماشان بۆ کە ئەشکەنجەکانی بە حەدێک توند بووە لەوە گرنگتر خانمی زیبا ئومیدفەرمان هەیە خەڵکی قوربا کە ئەشکەنجەکەی لە ڕادەیەک توند بووە کە تووشی کۆما بووە و ئاستی هۆشیاری تەواو نزم بۆتەوە ئەمە ئازادی ڕادەربڕین لە ئێران هەیە یعنی تۆ بە دەگمەن بەڵێ بەڕێز ژیان ژاڵە سەرۆکۆماری ئێران دەڵێمە تا ئێستا کەڵامان لەسەری ڕۆژنامەنووسێک نەبووە بەڵام ئەمەی بەرامبەر ڕۆژنامەنووسانە کرێ ئەگەر حکومەت نەبێت چێ کۆماری ئیسلامی بەگشتی هەموو تاوانێکی خۆی ئینکارەکاتەوە ڕەفزەکەوە ئەو شتێکە تەسویریەکە لە ئێران ئێرانێکە کە هیچ کێشەیەکی نییە هەموو شتێک لە شوێنی خۆیەتی بەڵام هەر بە پێی ئاماری فەرمی کە بەڕێوەبەری ئەنجومەنی سنفی ڕۆژنامەنووسانی ئێران بڵاوی کردوسە لە 29 پوشبەڕێنی لە ماوەی 1 ساڵدا 100 ڕۆژنامەنووس دەست بەسەر کراوە کە هەندێکیان بە بەرمتە ئازاد کراون و هەندێکیان هێشتا لە زیندان بعضێک لە خانمەکان کە ئەلاهە محەممەدیە نیلوفەر حامدیە زۆر لە دنیای میدیای سۆشیال میدیا و دەنگدانەوەی هەبووە ئەوە دادگاکردنی ئەم خانمانە ئەم ڕۆژنامە
ڕۆژنامە نووسانە بەگشتی دادگایەکی ئەلەنی نییە، دادگایەکی ئاشکرانیە، هەموو شتێکی نهێنیە لەبەر ئەوە کە ڕائیەکان قازی بە سەلیقەی خۆی ئەداتەوە ئەبێ شتەکان بە نهێنی بڕاتوە لە ڕاستای حەفزی لە ڕاستای پاراستنی دەسەڵاتدایە هەموو شتێک. باشە گەلێک کەناڵێن و پەخشێ زمانی فارسیتکەن نوچەین ئیرانێ بە دەرەجەیەک بەڵافتکەن لە دەرڤەی ئیرانێنە ئەف دەمەکیدا کە ڕۆژ دکارن بێژن بە دەهان ڕۆژنامەوان دنافواندا کوردên Rojhilatê Kurdistanê heta niha jî bi salan lê zîndanên evîn dane û hatine xelatkirin weke rojnamevanên azadên jîrên sinûrnenaz ji aliyê netewêniyek bûye. Dema ku wiha ye dema ku mesela rêkxistina rojnamevan yan jî nûçegehanên bêsnûr behsa xirabtirîn rewşa rojnamevanan dike li Îranê. Bûçî tiştekî nakin ji bo guhertina rewşê yan jî baştirbûna rewşa rojnamevanan li Îran û Rojhilat. Bûçî tenê bi raporan şermizarî. دۆخی ئێران دۆخێکی زۆر ئاڵۆزە، ینی دیکتاتۆرێکە هەم ناوچەکەی من ڕێژ کردووە لە بواری ئەمنیەت و ئیتلاعاتەوە، هەم لە دنیاوە کێشەی دروست کردووە بە زۆر بەرپەرچی ئازادی خوازان و ڕۆژنامە نووسان دەداتەوە. بەڵام ئەوە نییە کە بڵێ کە هێشتا ڕۆژنامە نووسان بە تەنانەت کەسانی ئاسایی لە ئێرانن کە دەنگی ئەو جنایەتانە دەنگی تاوانەکانی ئێران بەربڵاوەکەنەوە، چونکە سیستمی ئێران چه بە شێوێ بەڕێوەبەرێتی کە سیستماتیکەوە چه لە ڕووی میدیایی خۆیەوە هەموو شتێک ینی سانسۆر دەکات و دەشارێتەوە و ئەمە هێشتا دەنگە ئازادەکانن کە دەنگ هەڵ دەبڕن و باسی ڕاستیەکانەکەن. ئێستا دیاردەیەک لە دنیادا هەیە کە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێوە کردەوە کەوە زۆر زۆر گرنگە، ڕۆژنامە نووسانێکی نهێنیە، یعنی ڕۆژنامە نووسانێک کە بە ناوی بە نازناو ئیشەکەن لە هیچ کوێ دنیا ئەو شتێک نییە، شاعرمان هەبووە نووسەرمان هەبووە، بەڵام ڕۆژنامە نووسێکە تالەنتی خۆی کە معلوماتی خۆی نهێنی بە نهێنی ئاشکرا کاتەوە زۆر کەمە. لە ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژنامە نووسن نهێنیەکان کار دەکەن ببوورە ئەوە بەێ خانم bi Kurtîş kerema xuma xeftina te birî lê efûkê ji ber Kurtiya demên nikarin zêdetir. Xanima jiyan jela rojnamevan ji Almanyayê gelek spas. Spas bûyo.